بەڕێگەوەین بۆ گوندی کەڵکان، ئەو گوندە دوورە دەستەی بناری کۆسرەت، ئەو گوندەی مام جەلال تیایدا لەدایک بوو. هاوشێوی سەرجەم گوندەکان هێرێمی کوردستان بەدەستی ڕژەمی بەعەس گوندی کەڵکان، ئەو گوندەی کە هەواڵ و ڕابەری گەورەی گەلەکەمان تیایدا لەدایک بووە ئەویش خاپوور کراوە. ئێستا بەهۆی دەستی ئاوەدانیەوە تەنها 4 ماڵ لەم گوندەیەژین وە زۆرێکیشان بە لە وەرداریەوە سەرقاڵن. سڵاوتان لێبێت. ماڵەکەی مامەکەوێتی چۆ بزەبت ئەو بەرڕێک لەلای باڵێن خانووەکەوە زۆر باشە. هیچێکتان نەتوانن ڕێنوێنیمان کەن بچینە شوێنەکە. کاتێک دەیتە نێو گوندەکەوە دیمەنی هەڵکردنی ئاڵای ڕەش وەک سیمبۆلی ماتەمێنی خەڵکی گوندەکە کە ڕۆڵەیەک و سەرکردەیەکیان لەدەستداوە سەرنجت ڕادەکێشێت. مامزەلا زەلامەشی وا بوو بڵێن قەت کەلین پڕنابێتە بۆ گوندی کەڵکان. ئێوە لە گوندەکەتانە ئاڵای ڕەشیشتان هەڵکردووەکو ماتەمینێک چۆن ئەگەر مامزەلال چەند ساڵان حکومی دەکرد بەڕاستی مامزەلال سمبولێکی کوردستان بوو. لە کۆسرەت بوو کۆسرەت بوومان هەموو شتێک کۆسرەت بوو. بەپێی سەرچاوەکان هاوشێوەی ئەو 5,000 گوندەی کوردستان کە بەدەستی ڕژەمی بەعەس خاپوورکران گوندی کەڵکانیش خاپوور دەکرێت. بەڵگەشت بۆ ئەم قسەیە مانەوەی شوێنەواری ماڵەکان و ماڵی مام جەلالیشە. لەم ماڵەوە هەواڵ مام جەلال دروست بوو بۆ کورد بۆ کوردایەتی. لەگەڵمان بن لەم گوندەدا لە زێدی لەدایک بوونیەوە بەسەرهات و بەشێک لە ویزگەکانی ژەنیتان بۆ دەگوازینەوە. هاوڕێیان و هاوگوندنشینانی گوندەکە لەگەڵ تیمەکەمان بەرەو ئەو ماڵەی مامی تێدا لەدایک بووە کەوتنەڕێ. ئەگەرچی تەمەن و قاچەکانیان هەنگاوەکانیانی خاو کردبەوە بەڵام لە چاوی هەرێکیاندا دیار بوو کە ئەو ئامانەتە مێژوەی لە ئەستۆیاندایە لە ڕێگەی ئەم دیمانەیەوە بگەێنن. ئەو مام جەلالە ئەلەوێ لەدایک بووە پورێ من نێوکی بڕیوە ئەگەڵ ئەن لە ئێرانەیە فراکانم داچی شیرینە بووە شیرینە بووە هەموویشیان و داچیش و بابیش و خوشکیش و هەموو دەزانن پورێ من مەمچی داوەتێ ئەعنی پرچک ئەگەرەکە پرچک بە کورداتی خۆمە. ئەوش بەدە شوێنی لەدایک بوونی مام جەلالی ئەمە ئەلێ ڕاوەستاوم ئەبی ئەلێ تاوڵەکە لەو تەختای بوو لەکن بەردەکەی نەبوو تاوڵە ڕستەکە ئەلێ لێ خرابوو. لەوەلەتی فکر دەکەمەوە مام جەلال ئەگەر لە سنفیەکەوە لە کۆیڕە لە هاتەوە ئێرەکانە ئێرە مەسکەوی لێ نەبوو لە کۆی دەخوێن لە هاتەوە ئێرە هاوینان لێرەوە مەلعان لەگەڵ دەکرد لەو بۆمانە لێ هەندیان خۆش دەوی عالەم کەس پێی نەگوتوە جەلا هەکتوانە مامە هەر مامە بوو هەر مامەیە. تۆگە بڵێ من کە دەچوومە کۆیە لەسەر بانی بانجی دەکرد دەیگودایەوە حەمەتات ئەو هەموو تەلەوە و مەلە بەش لەوێ ڕاوەستا بوون لە حەزارێواندا ئەو بەتەنێ لەسەر بانی سەعید دەکرد بەتەنێ سەعید دەکرد مام جەلال ئەوستا سەعیدی وای دەکرد هەتا ئێستا جەلام نەدیوە ئەوا بێت. ئەوستا تۆ لەکنە من کە دانیشتووە پێی گوتمە ئەو دەمێ ڕادوێ نەبوو ڕادوێیەکی کڕی بوو لە بەغدا هێنابوویەوە ئەو کاتی کەریم کابان دەیگوت لەگە عەلی مەردانی کتی ئەوان دەن ئاسی حەمەدتمەوە کەریم کابانەوەش عەلی مەردانە مامەستا عەلی مەردان. مام جەلال لە 12 ساڵی 1933 لە نێو ئەم گوندەدا لەدایک بووە تا تەمەنی چوونە بەر خوێندنی سەرەتاییش لە نێو گوندا دەمێنێتەوە. بۆ خوێندنی سەرەتاییش دەچێتە کۆیە و لە تەکەی تاڵەبانی دەژیت و ناوە بە ناویش دەگەڕێتەوە بۆ گوندەکەیە. لێرە بوون هەتا وەختی مەرکەبی هات ئەگە بۆستن في عول لە مەرکەبی قەین بوو لەوێ مالیان چۆ کۆیە لە کۆیە بوون نسان ماڵی شایسامی چۆ کۆیە لەوێ هەتا مەرکەب تەوا بوو هەموو تەلەبەکانیان چوون لەوێ خوێندبێنە هەموو مەرکەب تەحسیل دەبوو هات ئێرە ئەو ڕسپێ و پێشی دەکەوتن مامە دامبر لە نێو تووتنان لە هاتەوە لێگو مام شێخ لێرە بوو مامی بوو لێگ وڵی غەلێلۆ فەلعانە بکەی ئەو بدێن لێ سێم لیدمەوە. ئەنجا مام جەلال پێشمەرگە بوو هات بە بیریەوە هاتن داکوانێ و کتیان بریە ئاشەوان بای بەڵام پێشمەرگە نای بۆ مکتی پەلاخەکەمە شیری بۆ زۆر کەم ئەو خەڵکە زوڵمێکە ئەمرجم هەتا دەمرم کوردستان ڕزگار دەکەم وەڵڵا ئەوە قسەویە کوتی ئەمن هەر نانە ڕقەی دەخۆ لە چوومە کۆیە لە کۆیە بوو مەختەشی وڵا 2 ساڵام لێ دوکاندارە ڕۆژا تاوەرە کەلانەمان پێکەوە لە کەلاوشی مەسکەبێ دوا وەختێکی کوتی
شەوێ لە ماڵەوان بووم گوێ لێە شێعیسام بابی کوتی هەڕۆ بۆ ماجی جەلالی کە ناوێرم پێ بێن بە قورئان لا بەخشە من ناتەخوا لەسەر کۆشکێ کۆشکێکیان نەبە شەغلەی لێ دەخوێن ئەو دەرت بۆ لە خوێنێ ئەنجا ئەو لێ دەخوێن چەند وڵات تمام کرد مامە وەرە نانی بخۆ اینجا نان حەزرەکتم شی بەڵا نانەکەی هات نانی خوارد و تمامە چەند ماوە لە مەشکەبێ دەستی یەک مانگەم ماوە تمیشاڵا لەبێ مامەستا لەبێ مامەستان جەمعەشی وەدەگی شێ زنیارە لەبێ شێ زنیار زۆر بوو کوتی های وەلی کوێرا فێر بووی هاوڕێیان و هاوتەمەنانی مام باس لە خاسێتی گەورەی مام دەکەن کە لە چارەسەری کێشەکاندا لەنێو گوندا هەی بووە و تەنانەت هەر ئەمەش بووە لە عێراق و ناوچەکە ببێتە کلیلی چارەسەری سەرجەم کێشەکان. مام جەلال خۆی لە ئەوەلیەوە لە سنفی ئێک و دووە زدی زوڵم بوو ژیانی هەر ئەوە بوو قەت دەتوانم شاهیدێ بدەم سوێندیش بخۆم زدی زوڵم بوو قەت دەگە زوڵم نەبوو لەخەم عالەمی بوو لە ئاسی لەخەم میلەت بوو حالە منداڵیەوە هەروە بووە کەس بێ قسەی نێشکاندووە ئێمە زوو دەمانزانی دەبێتە سەرۆک. مام جەلال بریە ئەمن مردبام ئەو نەمردبایە مام جەلال لەسەر چ ڕێبازێکی بووە هەچی دەڵێ ئەمن کوردم شادەشم بە پێغەمبەری هیناوە بۆ زوڵم لێکراوی کورد لەو ڕێبازەی لانەدا